بەنای خی گەورە ئێمە ئێمڕۆ لە تاوەری تەندروستی سمارت لیژنەی پزیشکی هەفتانەمان هەبوو کە تایە چەند چارەخوازێ هاتبوون بە دوای گەشتن بە حەلی کۆتایی یان بڵێن بڕاری کۆتایی بۆ نەخۆشەکانیان چەند نەخۆشێکمان بینی دانەیەکان بۆ نمونە کە بۆمای 3 ساڵە خواردنی بۆ خۆت ناچێت کە بڕیاری کۆتاییمان بوو ئەوەی شایانی باسە ئێمە لە تاوەری تەندروستی سمارت هەفتانە ئەم لیژنە پزیشکیانەمانەیە بۆ ئەوەی ئەو نەخۆشانەی کە نەخۆشەکانیان گرانە و تەشخیصیا قورسە ئێمە بە جەمعی بڕاریان بۆ بین کە لیژنەکەمان چەندی پسپۆڕیتیایە وەکو نشتەرگەری و باڵتنیە و بەشی ئەشیعە و بەشی خانەزانی و بەشی شێرپەنجە بۆ ئەو نەخۆشانەی کە پێویستیان بەوە هەیە کە بەدەستە جەمعی قەراران ببرێن نەک بە تەنها ئەویش هەمووی لەبەر مەسلحەت و نەخۆشە هیوادارین هەموو لایەک سەلامەت بێت. سمارت وەرچەرخانە.